دوێنێ ئێوارە کۆتا ڕۆژی چالاکیەکانی فۆرومی فیلمی زارێ بوو کە ئەکرێت بڵێن چالاکیەکی کەمیۆنە بوو، چالاکیەکی نەکراو بوو کە بەهرەمەندان و عاشقانی سینەمای کۆکردەوە بۆ بیرۆکەی تازە و بیرۆکەیەک بوو تاکو ئێستا کاری لەو جۆرە نەکرابوو بۆ ئەو کەسانی کە خوازیارن بچنە بواری سینەماوە و چالاکیەکان خۆی ئەبینیەوە لە پانێڵ وەرکشۆپ و چەندین ماستەر کلاس و چەندین کاری جیاوازی لە خۆ گرتبوو لە ماوەی ئەم 6 ڕۆژەیە تەواوی چالاکیەکان ئەنجام درراوە بەردەوامی هەبوو. دوێنێ ئێوارە لە دوای کۆتایی هاتنی چالاکیەکان خەڵات دابشکرا بەسەر براوەکانی فۆرومی فیلمی زارێکە. ئێمە لە تەوەری یەکەمە دوو لە براوەکانمان میوانداری کردووە، ئەوانیش هەریەک لە چۆمان عەبدوڕەحمان براوەی فۆرومی فیلمی زارێ. زۆر بەخێر بیت کاک چۆمان و خات و هێلین لەتیف بە هەمان شێوە براوەی فۆرومی فیلمی زاری و پیرۆزبایتانێکین هیوادارین دەستپێکێکی باش بێت و کرانەوەی دەرگاکان بێ بەڕووی ئێوەیە وەکو بەهرەمەند و بتوانن کاری زۆر باش بکەن لە سینەمایە. زۆر سپاس بۆ کورسات، سپاس بۆ وەزارێ فیلم، سپاس بۆی کە هاتنە دەمێمەوە، هاوکار بوون. من لێرەوە زۆر دڵخۆشم بەوەی نەک بەوەی کە خەڵاتێکم بدۆن، ڕاستی دوو خەڵاتم بدۆ. یەک خەڵات لەوەی کۆمەڵە مامۆستایان لە هەر چوار پارچەوە هێنا، ئێمە چەندین تەجروبەی ئەوانمان وەرگرت بە زیادەوە، و دوو ئەو خەڵاتی کە وەرمانگرت من خەڵاتی دادوەرانم بردووە کە سەپۆرتی ئەیتازەدی ئیشەکەم ئەکات کە تا ئێستا من بیرم لەوە کردەوە چۆن کولفەیە میشە دابین کەم بۆ خۆشحاڵیەوە کورسات و فۆرمی فیلمی زارێ توانیان هەڵگیری ئەم شتە بن. یعنی خەیاڵی منیان کرد بەڕاستی، ینی نازانم چۆن دڵخۆشی خۆم دەبڕم. ئەو یەکێکە لەو کارانەی کە جێی دەستخۆشیە، جێی شانازیە، ئەو شتێک کە بۆشایی بوو لە ناو گەنجان و لە ناو سینەما کورسات و زاری هەڵسان بەکردنی بەجدی ئەمە جێی دەستخۆشیە بێ بەرزی بنرخێنین. داوا لە گەنجانەکەم لە هەر شوێنێکن لەم فۆرمە لە جۆرە فستیڤاڵانی کە کورسات یا فۆرمی زارێ بڕێکی خات بەشدار بن، ینی بەجدی لەگەڵتا بن، بەجدی دڵسۆزە بن، ستافیان زۆر تۆکمە و زۆر لە ئاسێکی باڵایە. ئەوەی تۆ ئەتەوێ ئەوان بۆ تێنن، ئەوە زۆر جێی دڵخۆش. دووبارە پیرۆزبایی دەکەین. خات و هێلین پیرۆزبایی لە تۆشەکەین وەکو یەکێک لە براوەکانی فۆرومی فیلمی زارێ. باسێکی فۆرومەکەمان بکەی و باسێکی خەڵاتەکەی خۆشتمان بکەیت. زۆر سپاس بۆ بانگەشتکردنەکەتان. من هێلین براوی خەڵاتی سێم لە فیلمی فۆرمی زارێ و ئەم فۆرمە زۆر تایبەت بوو بۆ ئێمە. ئەوەی ئامانجمان بوو تیامانە بەدەستێنا، کۆمەڵی مامۆستای باشمان ناسی، کۆمەڵی هاوڕێی باش، کۆمەڵێوانەی زۆر تایبەت هەم لە ماستەر کلاس، هەم لە پانێڵ، هەم لە لابە تایبەتەکان کە تایبەت بوو بە تەلەبەکان. ئەزمونێکی زۆرمان کۆ کردەوە لە ماوەی هەفتەیەکە. جێگەی دەستخۆشیە بۆ هەم سپۆنسەرەکان بە تایبەتی کورسات و ڕێکخراوی زارێت بە تایبەت. پاڵپشتێکی زۆری ئێمە بوون. دەستخۆشە پیرۆزبایی لەکەین دووبارە. خات و هێلین پێم خۆشە پرسیارێکی دیکە بکەم. خەڵاتەکەت برد یەکێک لە باشترین خەڵاتەکانم بردووە، بەڵام لەگەڵەوە پێشتر لە بواری فیلما کارت نەکردووە. تەسەوڕ وا بوو لەوەی کە ئەم خەڵاتە بەریت یەکەم جاری شت بووە؟ یەکەم جار کە پرۆژەکەم هەڵبژێرا ئەوە یعنی لەوەیە تەوەقعەکەم هەبوو کە بتوانێت بیشی باتەوە بچێتە چوار تۆپەکە. ئەوە ڕیسکێکی زۆر گەورە بوو بۆ من کە لەناو ئەو هەموو ینی قوتابی فیلم سازیە بتوانم جێگەیەکی چوار یەکەمەکە بگرم، بەڵام سیقی تاوم بە سیناریۆکی خۆم هەبوو، پاپشتی مامۆستایان و یارمەتیانیان. بەڵێ بێمەڵێ بەرەزە چۆن بوو بیرت لەوە کردەوە کە لە فۆرمی فیلمی زارەیە بیرۆکەکەت بەشداری پێ بکەیت؟ ڕاستی بیرکردنەوەی منم بیرۆکەیە 2 ساڵە بێ بۆ 3 ساڵ خەریکیم بۆ بنووسینەوەی. بیرمان نەچێ چەندین فیلم من 7 ساڵە تەجروبەی سینەمام هەیە، بەشداری چەندین درامای نێودەوڵەتی و ناوخۆیم کردووە، وەک ئەکتەر و وەک یاریدەری بەڕێوەبەری بەرهەم و وەک بەڕێوەبەری بەرهەم. بەڵام ئەمە یەکەم جارمە وەک سیناریۆنووس بەشدار بم و بیرم لەوا کردەوە ئێمە لە ناو ئیشەکانمانە زۆر جار کێشەی نەبوونی فۆرمی کوردی یان بیرکردنەوەی کوردی یان ئیشکردنێکی کوردیمان هەیە. بۆیە بیرم لەوا کردەوە 3 دەستکەوتی گەورەی ئێمە هەن بەداخەوە کارەساتن، بەڵام ئەتوانین وەک دەستکەوت بتوانین مێژووی گەلەکەمان، کەلتوری گەلەکەمان، ناسنامەی گەلەکەمانی پێ بینە دەرەوە. ئەوانیش کیمیاباران و کۆڕە و هەڵەبجەیە. بۆیە لە باشتری دەستکەوتەکانی کۆڕە و سوودم وەرگرت. ڕاستی کۆڕە خۆی دەستکەوتێکی گەورەی بەدوای خۆیانەوە بوو، بەردەمانی کوردستان دروست بوو، ڕاپەڕین دروست بوو. بۆیە ئێستام ئەو چیرۆکانی لە ناو کۆڕەوە ڕوویان داوە، دەستم کرد بە دانەدانە پرسیارکردنیان. دوجار باشترین چیرۆکم تیا دۆزیەوە لە لای من، بەڕای من ئەوان باشترین چیرۆک بوو بۆ من، بۆ ئیشەکەی من کە ئیشی تیا بکەم، بۆ ئایدیاکەی من.
ترەوە ئایدایە کە لە ڕووداوێکی ڕاستیەوە وەرم کرد دەستم کرد بە نووسینەوەی تاکو ئێستا ترە فرسەتەکە هاتە پێش بیرم کردەوە کە کورسات سەپۆرتی شەکاکە و لەگەڵ ڕێکخراوی زارێکە هاوڕێیانیان نەناسم بۆیە بڕیارمدا بەشداریکەم دواترینە سەرەوەی کە چۆن دەسەکەن بە کارکردن لە فیلمەکەیە و لە بەرهەمەکەی ئێوەیە لە هەردووتانە باشە بەس فۆرومی فیلمی زارێ چی لە تۆیە گۆڕی بیرکردنەوەت لە بواری سینەمایە؟ من تا ئێستا لە پیچی نابەشداریم ناکردە بوو لەوێ فێری پیچی بووم ئەوە یەکێک بوو لەو خاڵانە دوو کۆمەڵە مامۆسای تایبەت کە هەر لە شاشەوە منیانم بینی لەوێ بەردەست بوون ڕۆژانە بێکەوە چامانە خوارد گفت و کۆمانەکردنی خاشمانە کرد ئاڵەگۆڕی ئایدیامانە کرد پرۆسێسی بەرنامەکانیان پانێڵەکان لابەکان ماسەر کلاسەکان ئەمانە زۆر باسان دەست من ناکەوتنیا کاتی من لەگەڵ کاتی ئەوانە ناگوجال لەوێ هەمووی بەردەست بوون یعنی من ئەگەر لەوێ ڕۆشتم یەک ئایدیام هەبێ یەک بیرکردنەوە بێ لەوێ توانم بڵێم خاوەنی زیاتر لە یەک ئایدیا و چەندین ئایدیای ترم ئێستا دنیا بینینێ ترم هەیە بۆ سینەما بۆ بیرکردنەوە لە فیلم لە سینارۆ لە ئیخراج لە پرۆسێسی فیلمی سینەما و ئەو کارانەی لە ناو سینەما ئەنجام دەدرێن دەست خۆش بێ هێلین پێمان بڵێ لەوەی کە من ماوەی ئەو 6 ڕۆژە لەوێ بووم لەگەڵتانە بووم ئەم بینی بەجیا لەوەی کە ئێوە هەر کەسەتان خاوەن سیناریۆیەکی خۆتامون ئەشتانویست لەوەی کە خەڵاتی پلەیەکەمەکان بەرن بەڵام لەگەڵەوەیە زۆر هاوکاری یەکتری بوون بیرۆکەتان ئەدا بە یەکتری ئەکرێ بڵێن کە ئەمە شوای لە ئێوە کردو کەسە بیرۆکەکانتان دەوڵەمەندتر بە هەرۆکۆی کە کاک چۆمانیش ئاماژەی پێکرد بەڵێ سینەما لە ئەساسا تیمۆرکە و ئەوەش لە ئەو فۆرمی فیلمی زارەیە بە تایبەت ڕەنگی دابەوە هاوکاریەکی زۆر لە نێوان مامۆستاکان هەتا ئەگەر مامۆستای گروپی خۆت نەبوو بێ هەتا ئەگەر بەشداربوویەک لە گروپی خۆت نەبوو بێ هەمومان یارمەتی یەکتریمان ناوە چکارێکە و ڕوئیا و بینینێکی کەی هەیە لاوانێت تۆ بە چاوی سیناریۆنووسێک لە سیناریۆکەی خۆ بڕوانی بەڵام لە کۆتاییە ئەوەی بەرامبەرە بە چاوی بینەر و بە چاوی تەماشاکەر لە سیناریۆکەی تۆ ڕوانێ بۆی زۆر یارمەتی دەردەبێ ئەم ڕاوێژ و تیمۆرکە زۆر باشە کاک چۆمان پێمان بڵێ لەوەی کە خەڵاتەکەت بەدەستێنە ئەسێەوە ئەرکەکەی ئێوە قورستر بووە لەوەی کە ئیتر ئەم جارە سیناریۆکە تەواو بۆ بوونەتە خاوەنی سیناریۆی خۆتان لەلایەن باشترین مامۆستاکانەوە ئێوە بیرۆکەی باشتریشتان پێدراوە وردەوە دەستەکەم بە بەرهەمهێنان ئیتر لە پلانتانایەتر بەم سووان دەست بکەم بۆی با فیلمەکەشتان بێتە بەرهەم وڵای ئێساوەی بیری لە یەکەمەوە دەوڵەمەندکردنی سکرێپتەکەی لەم دەقەیە و بەزودین کاتی شەڵات دەستکەین بە بەرهێنان بەڵام هەتا زانیاری زیاتر هەتا شیرۆکەکە جوانتر و دەوڵەمەندتر و ڕاوێژی زیاتر بکەین تەسەورەکەم باشتر بێچکە و کاتێ من پێویستمە بۆ بەرهێنان جارێ ماوێتی بۆ کاتی بەرهێنان چکە من نەمەوێت بەجێوێکی باران و ئەوم هەبێت ئێستا گەرمە و خۆ دەزانی ماشەڵا گەرماکەی پێویستە بێت کەشەکەشی گونجاو بێت لەگەڵ کەشە چونکە من پێویستم بە مودی ئیشە چونکە ئەم مودەی ئێرە ماشەڵا لەگەڵ ئینسانە خۆی ناگرێت چی بگا بە فیلم سینەما بۆیە تا کەشوا کەمەوە گۆڕێت میشت تا و کاتە توانم زانیاری زیاتر کۆکەمەوە سکرێپتەکەم زیاتر دەوڵەمەندکەم ڕاوێژی زیاتر بکەم بەیوام ئەوەی لە خەیاڵمانایە ئەوەی لە مێشکمانایە خێنە سەر وەرەقە لەسەر وەرەقەشەوە بۆ سکرێپت بتوانین هەرسەکەی بکەین بە یەک شکۆم شتەکەمی قورسە بەڵام ئێمە هەوڵی ئەوە دێن شکە گەنجان ئێمە ئەوانەی کە لەم فۆرما فێر بووین ئەوانەی بیرمان لێ کردوتەوە تەسەوری ئەوە کەمەم جیلێک کە بەڕێوەیە بتوانێت سینەمای کوردی بگۆڕێت هێلین خان ئێوە لەم چەند ڕۆژەیە کۆمەڵێک مامۆستاتان لەگەڵا بوو مامۆستا ڕاهێنەرەکان لەوەی کە باشینەکانتان بۆ هەڵبژێردرا بوو پلان وایە ئێوە لەگەڵ مامۆستانە هەر پەیوەندیتان بمێنێت هەوانێ بەجیا لەم 6 ڕۆژە لەوەی کە کۆمەڵێک بیرۆکەی جوانتان پێدراوە ئەم مامۆستانە لەگەڵتانە بەردەوام بن وەکو نیزامی وەکو فۆرمەکە نەخێر بەڵام ئەتوان مامۆستاکان وەکو هاوکاری لە دوای بەرنامەکەش یعنی بەرنامی فۆرمی فیلمی زارێ ئەتوانن یعنی لەوەش لابن و یارمەتیمان بن بەڵێ ئەکرێتەوە سەر خۆیان خۆشیان هەموو ئەویان دەربڕیوە کە ئامادەن هاوکاریمان بکەن لە هەج لایەنێکە پێویستمان پێیان بێ ئامادەیان دەربڕیوە دەسان خۆش بێت چیتان بیرماوە لەوەی کە بیر لە چیەکەنەوە ئێستا لە دوای فۆرمی فیلمی زارێ ئێوە پێش فۆرمەکە پێش بەشداریگرتان لە فۆرمەکەیە کەساتێکتانەوە باز ئێستا چی لە ئێوەیە گۆڕاوە بیر لەوەکانەوە کە چ کارێک بکەن لە دوای فۆرمەکەەوە جاڕۆن پێشەوە پێم خۆشە لەوەی کە ئێستا بینەرایش حەزەکەن سینارسەکەمان دەموچوی بە جوانی ببینین بۆیە قژەوا لە بکەی بۆی کەوانش بە جوانی ببینین بەڵێ پرسیارەکە عفو چیمان تیا گۆڕاوە باشە پێش ئەوە هێلین سیناریۆکی نووسیوە لە فۆرمەکە بەشداری کردووە چی لە تۆیە گۆڕاوە لە دوای ئەم فۆرمە لە دوای بەشداریکردن لەم فۆرمەیە ئەتەوێت چی بکەیت پلانش پێش فۆرمەکە ئێمە تەنها خاوەنی بیرۆکەیەک بووین بیرۆکەکەمان پێشکەش کردووە و بانگەشکراین بۆ فۆرمەکە بەڵام دوای فۆرمی فیلمی زارێ ئێستا ئێمە خاوەنی سیناریۆ خۆمانین
خاوەنی پیشدێکین بوابووین بە هاوڕێ لەگە کۆمەڵێک کەسی بە ئەزمونە کە ئەتوانێت دوای لە قۆناغی پرۆدەکشنە یارمەتیمان بە و کۆمەڵێک مامۆسای بە ئەزمونمان ناسی کۆمەڵی هاوڕێی باش وەکو بردنەوەی خەڵاتەکەش خەڵاتێکی گەورەیە بەڵام ناسینی ئەو هاوڕێیانە ئەو هەموو کەسە لە بواری سینەمایە ئەوە هەر خەڵاتێکەیە بۆ ئێمە واتە زۆر بەدەوڵەمەندتر وەک لەوەی کە چوینە ناوە هاتینە دەرەوە. کاکچۆمان چی تێ بۆ هاوڕەکانت ئەوانەی کە خەڵاتەکەیان نەبردووە بەڵام من پێم وایەکان چێسە خەڵاتێکیان بەدەستێناوە لەوەی کە ئەسە سیناریۆیەکیان هەیە ئەگەر لایەنێک هاوکاریان بکات لەوەی کە بتوانن ئەوانش فیلمەکانیان بەرهەم بێنن چی تێ لێرەوە بۆیان بۆ هاوڕەکانم هەمویان لە باشترینەکان بوون بەڵامی تر عادەتەن هەرە بێت 4 کەس سەرکەوێت یا 5 کەس سەرکەوێت و 5 تر لە سەحبا بێ بۆ ئەو شتە من دڵنیام ئەوانە توانن باشترین فیلم دروستکەن دڵنیاشم ئەگەر سارد نەبنەوە لەوەی کە کردویانە پێشکەون زیاتر خەڵکێکەیە توان هاوکار بن لە دروستکردنی فیلمەکانیانە من خۆم ئەگەر بەجێتی ئیشەکەم لێ بمێنێتەوە بتوانم ئەوەنە دەستی پێوە بگرم و چۆنیشکەم ئەتوانم هاوکاری و کەسانە بکەم کە بوونە بەجێتیان کەمە و هاوکار بن یعنی ئەوەی بە من بکرێت توانم هاوکار بن چی وەک پرۆدەکشن چی وەک ئەکتەر چی وەک لایانی بەجێتین ئەگەر لە ئیشەکەی ئێمە بتوانین سەپۆرتی ئەوانیش بکەین وە دڵنیام کورسات هەر هاوکاری ئەوانە بێت بەدڵنیاییەوە. هێلین تۆ بیرۆکەکە چی بوو؟ کۆتا 24 کاتژمێر ناونیشانەکەیەتی نامێ زۆر سپەیڵی کەم چکە باسی کاریگەری جیابوونەوە کا لەسەر مناڵەکان باشە بەڵێ و لە ڕوئیای مناڵەوە سێری و جیابوونەوەیە کاتێک کە دوو هاوژین جیابنەوە چ کاریگەری لەسەر مناڵ بەجێمێنێت چکە کارکردنی من لەگە مناڵایە ئەوەش پاڵنەرێکی زۆر باش بۆ بۆم کە ئەو بوارم پێبات کە ببم بە سمبولێک بۆ ئەوان دەنی ئەوان بگەێنم و زیاتر بانەڵێ تەنیا ئەتەوەکو سیناریۆکە بەشدار بیت یان وەکو دەهێنەر کاری لەسەرەکەی بڕیارە نێاوە هەر زۆر باشە. کاک چۆمان تۆ؟ وڵای ئەو کاریم دەستم بە گردووە دیاکەی من لەبەرەوەی کوردیە لەبەرەوەی بازە کۆڕەوە کار زۆر قورسە ئەگەر کەسێک نەبێت تەجروبێکی باشی هەبێت بۆ نمونە ئەگەر کەسێک نەبێت بەعس نەناسێت تاسۆرەکەم قورسە ئیشی تیا چکە بۆ ئەوەی تۆ ئیشکەی لە ئەنفال و هەڵەبجە و کۆڕەوە بێ بەعس باش بناسیت بەعس نزیمێکی باش بناسیت ئەگەر بەو شێوازە نەبێت تەسەورەکەم قورسە بێ ئاسەن لەم کاتانە من بیر لەوکەم و ئیخراج بکەم تەسەورەکەم کەمە هەڵەیەکی گەورەوە بۆ ئەوە گرنگ نییە کە من بۆنە ڕوئایەک و خەیاڵێک و سکرێپتێکی باش مامەدە کردووە ڕاستە 7 ساڵە ئەزمموی باشی بەر کەسی گەورە کەوتم بەڵام بەر ئیخراج نەکەوتم عملیان لە مێشکما وێنە هەیە لە مێشکما تەکنیکەیە شۆنە شۆن نەبێت باشە پێت وایە بیرۆکەکەی تۆ خاڵێکی بەهێزی تیا بوو وای کرد کە جیاواز بێت لە بیرۆکەکانی تر گومان بێگومان چکە بیرۆکەکان ئەوەی لەوێ بوون ئەو من ژایە کردو لەوان ئەوەی من کوردی بوو ئەوانی ترش کوردی بوون بەڵام من کوردێکی پەتی بوو یعنی تۆ لە ڕووی کارەساتەوە لە ڕووی لۆکیشنەوە لە ڕووی کارکتەرەوە لە ڕووی دایالۆکەوە لە ڕووی مودەوە هەمووی ینی ناتوانانی پوینتێکی تا دەربێنی بڵی کارکردن لەسەر بیرۆک و سیناریۆی کوردی تا چەند گرنگە زۆر گرنگە ئوستاد دەزانی تۆ شناسی تۆ سینەما ئاسانترین ڕێگەیە چەکێکی گەورەیە هەموو جیهان بەکاری هێنێ بۆ ئێمە بەکارینێنێ ئەسڵەن با من نمونەیەکت بۆ باسکەم لەسەر تەجروبەی خۆم لە درامایکی عەرەبی بووم لە وەتەن درامای وەتەن لە بەغدا تەسویرمان نەکرد توتمان لەگەڵا بوو عەرەبمان لەگەڵا بوو سووری لوبنانی فەڵەستینی هات بە مێشکما پرسیاریان لە سێ کەسیان بکەم تورکێک و عەرەبێک و لوبنانی ئەزانین لە دە فیلما کە پێشنیاریان بۆ من کرد 7 دانە بۆ 8 دانیان فیلمی وڵاتی خۆیان بوون ئەزانی من وەک لایانی باشوور هیچ فیلمێکی ئەوتۆ بۆم نەبوو پێشنیاری کردیان ڕاستە لە 4 پارچە هەمە سپاس بۆ ئەسەری سپاس بۆ بەهمانی خوبادی سپاس بۆ یەڵماز گۆنای سپاس بۆ شەوکەت ئەمین ئەمانە کە کۆمەڵە فیلمیان هەبوون توانیمان اختیاریکەن بەڵام زۆر ناخۆشە ئەوان لە وڵاتەکەی خۆیانە ئەتوانن لە 10 فیلمان 9 دانە اختیار بکەن بڵێن سەیری فیلمی وڵاتەکەی مەکە بەڵام ئێمە نیمانە بەتایبەت ئێمە لە سلێمانی لە باشوور خاوەنی 10 فیلمی گەورەی باش نین چی بۆشایی دروست کردو کاک چۆمان چی ئەم بۆشاییە پڕکاتەوە دۆخی سیاسی کە لێرە هەیە ڕاستی دایم زاڵە وای لێ کردوێتەوە لە بیرەوەی بیر لە پێشکەوتن و ئایدیا نووسین و سینەما بکەیتەوە بیر لەواکەی تۆ کەی موچەدێ بیر لەواکەی تۆ کەی کارەبادێ بیر لەواکە تۆ کەی ئاوکەی ژادە تۆ مافە سەراتەکان و کێشە سەراتەکانیان کردە بربەسێکی گەورە لە تۆ کاک چۆمان پێت وایە بوونی ئەم فۆرومان ئەم پرسەرم بە هەردووتان بوونی ئەم فۆرومانە ئەم بۆشایانە پڕکاتەوە و ئەتوانی ببینە خاوەنی سیناریۆی زۆر باش و فیلمی زۆر باشی جیهانی بەرهەمبێنین بەدڵنیایەوە زۆر بەدڵنیایەوە لەم خولای ئەمە توانین بۆ نمونە 5 فیلم بۆ 4 فیلم دروست بکەین لە ساڵی ئایندای شەڵایی بینین بەڵام لە ساڵی ئایندا ئێستا 20 بەشدار بوو
بەشدار بۆ وەک بەشدار بوو ئەگەر ئەوان پلانیەوان هەبێت زیاتری بکەن بۆ نە بەشدارام کە نە 50 دڵنیا بەم ساڵ ئەگەر 100 فۆرم هاتبێ بۆ بەشداری ساڵی داهاتوو بێ بە 300 بێ بە 500 چکە ئەوەی ئێمە لێوێ بینیمان بە هیوام هەموو گەنجێ لە ساڵی ئایندا بە هیوام چکە ئەوەی ئێمە فێر بووین دەوێت ئەوەی ئێمە بینیمان بەشدی من بەژایی چەندین فستیڤاڵی ترم کردووە لە هیچ فستیڤالەکە نەمبینیوە فۆرمی زارێ و کورسات بە جددی کارەکەن دەستە خۆش بێ هێلین تۆش پرسیارەکە بۆ تۆش بوو بێگومان زۆر جێ هیوایە کەسی زۆر باشمانێ خاوەنی بیرۆکەی باش بەڵام نازان لەکوێوە دەست پێ بکەن ئەم فۆرمە پێشنیارێکی باشە بێ بۆ ئەوان ئەم ساڵێکەم ساڵی بوو لەواچێ ڕێژەی بەشدار بووان بە شێوەیەکی بەرچاو نەبوو بێ بەڵام دڵنیایی ئەوەیەم کە ساڵی داهاتوو زۆر زیاترە بێ لەم ساڵ ئەگەر ئەم ساڵ 4 فیلم بێ ساڵێکە زۆر زیاتریشە بێت بیرۆکەی زۆر جوانمان هەیە من پوینتێکم بیر نەچێت ئەزانی لە هەموو جیهانە کە کێشە ئەبێت داهێنان دروستە بێت جەنگە بێت داهێنان دروستە بێت لێرە با جەنگ نەبێت بەڵام قەیرانێکە بێت ئەزانی زۆر میمە کورسات و زارێ بیریان لەوە کردوێتەوە لەم قەیرانە دەستیان بردە بۆ ئەوەی فۆرمیلەیەک دروست بکەن شوێنێک فستیڤالێک دروستکەن گەنج بیر کاتەوەتیایە بنووسێتیایە ئەزانی ئەمە پوینتە گرنگەکەیە کە کورسات بیری لێ کردوێتەوە ئێستا ڕەنگە بڵێن لەم دۆخەوە کێ خەرکی فستیڤالە نا ئازیزم لە هەر شوێنێکی دنیا کە کارەسات ڕۆدا کێشە ڕۆدا داهێنان دروستە بێت ئەمە ئەو پوینتەیە تر ئەبێت تاکی کورد تێبگالی و بیری لێ بکاتەوە ئەوەی کورسات و فۆرمی زارێ کردوێتی پوینتە گرنگەکەیە بە هیوان بەردەوامی هەبێ یعنی بەجددی منم قسەیەکەم چکە من خۆم دانیشتووی شاری کەرارم لە سلێمانی ئاژیم ینی 7 ساڵە من لەم شارم خەرکی تەجروبەم بۆشی ئەو شارانە سینەمایانتیانە هۆکاری چییە بۆ ئەو شارە 300,000 خەڵکی تایە تۆ بڵێ 100 کەس حەز لە سینەمانەکە تۆ بڵێ 100 گەنجیتیانە ببیر نەکاتەوە ئەگەر ئەم شتانە بەردەوام بن لەو شارەوە ساڵی داهاتوو 50 گەنج بۆ 100 گەنج بەشداری بکە ئایدیای جیاواز بێ دەوڵەمەند بێ تۆ ئەزانین چەنێ کادری باش دروستەکەی چەنێ کەسی باش دروستەکەی سینەماکاری باش دروستەکەی خوێندکاری باش دروستەکەی بەمە گۆڕانکاری دروستەکەێت بۆیە بە هیوان بەردەوام بێت پوینتە گرنگەکە ئەمەیە کە زارێ و کورسات دەستیان بژین دەستان خۆش هیوادارین ئێمەش ئێوە بەردەوام بن و کۆڵنێت هیوادارین لەوەی کە خەڵاتێکی زۆر باشتان بردووە فیلمەکەشتان بتوانن زۆر بە باشی بەرهەم بهێنن لەوەی کە لە فستیڤالە جیهانیەکانیشا فیلمەکانتان نمایش بکرێت و ئێمە شانازی پێوە بکەین وەکو کوردێک زۆر سپاستان بەڵێ خۆشەویستان ئێمە بەردەوام ئەبین لە پرۆگرامی کورسات مەگەزین بەڵام لە ئێستادا پشوێکی کورت وەرەگرین. خۆشەویستان دووبارە سڵاوتان لێبێت و ئێمە بەردەوامە بین لە پرۆگرامی کورسات مەگەزین هەروەکوی کە ڕەوانجش لە سەرەتای ئاماژەی پێکرد بۆ ماوەی 6 ڕۆژ فۆرمی فیلمی زارێ بەردەوامی هەبوو ئێمە ئەمڕۆ لە پرۆگرامی کورسات مەگەزین تایبەتمان کردووە بە براوەکانی خەڵاتی فۆرمی فیلمی زارێ لە کە 4 کەس بوون کە خەڵاتەکان و باشترینەکانیان بردبوو لە بەشێکەمی پرۆگرامەکەماندا میوانداری دوو لە براوەکانمان کردبوو لەم بەشەشدا دوو کەسی دیکەمان بان کردە دوو براوەی دیکە ئەوانیش خاتوو سۆز جەبار و هەروەها کاک زاگرۆز محەممەد کە بە هەردووکیان براوی فۆرمی فیلمی زارن ئەنجاڕۆند هەردوێنێ ئەم کاتە خاتوو سۆز هەر لە پرۆگرامی کورسات مەگەزین بەشدار بوو بەڵام دوێنێ تۆزێ قەلق بوو لەوەی کە بزانێ خەڵاتەکە ئەبات یان نایبات بەڵام دڵنیاش بوو لەوەی کە سیناریۆکەی زۆر باش بووە دووارێمە پیرۆزباییتان بەخێر بێن سەر چاومان کەواتە با لە خاتوو سۆزەوە دەست پێ بکەین پێمان بڵێ ئێستا هەستت چۆنە؟ بەڕاستی هەستی بردنەوە هەستێکە یعنی ناتوانی شەرحی بکەی ئەوەی ڕاستی بێ ئەلحەمدوللیلا سوپاس بخوا کە ئەم نازناوم بەدەستێنە خۆم بە خۆشحاڵە زانم و شانازیەکی زۆر گەورەشی پێوە ئەەکەم چونکە ئەمە هەلێک بوو بۆ گەنجان بەڕاستی و لەوێ چەندین گەنجم ناسی بۆیە من بەجددی شانازی بە نازناوی خۆمەوە ئەەکەم. سۆز براوەی یەکەم زاگرۆز براوەی دووەم تۆ باسێکی بیرۆکەکەی خۆت و بە خەڵاتەکەش مامۆ بکەیت. خەڵاتەکە بەجددی خۆی ناسینە و هاوڕێیانە و ناسینە و مامۆسانی خۆی گەورەترین خەڵات بوو یەکیشت لە فیلم لابەکە لە فۆرمی زارێ ئەوە بوو کە لە نزیکەوە ئەو مامۆستایەمان ناسیکە ئەزمموی زیاد لە 20 ساڵ 25 ساڵ لە سینەمای کوردیان هەیە کە بۆ ئێمە زۆرە کە لە 6 ڕۆژە ئەو ئەزمونە بە ئێمەدەن یەکێک لەوانە کە من خۆم زۆر بۆم خۆش بوو ئەوانە بەشداربووەکان هەمویان نوێ بوون بیرۆکەی یەکەمیان بوو وەکە من گەنگەشە لەگەلیانەکەی شتی زۆر باش لیان فێرەبی ئەوە زۆر گرنگ بوو بۆ من و خەڵاتی
ئەو خەڵاتەش بەڕاستی شتێکی زۆر باش بوو ئیتر ئەتوانین شتێک دروست بکەین کە سوود بوو سینەمای کوردی بێت چاوەڕێی باشترینتان لێگە دڵنیاییەوە خات و سۆس شەمەندەفەرێک بۆ کوردستان وایە تەواوە ناوی فیلمەکەتە کەی دەسەکەی بە بەرهەمێنانی ئیتر کاتێتی تەواو بەڵێ بە تەکید کاتێتی بەڵام پێش ئەوە پرۆداکشنمان پێویستە بۆی بکەین کە ئەویش ئیشەڵڵا بە هاوکاری مامۆستایان و بەتایبەت مامۆستا کازم کە لەگەڵ بنابوو ئەو ماوەیە هەروەها بە هاوکاری هاوڕێیان مەبێت یعنی من وام داناوە ئینشەڵڵا لەم پرۆسانەی کە بن پیایە ئەڕۆم بۆ پرۆداکشنی فیلمەکەم ئەو هاوڕێیانی کە لەوێ ناسی من لەگەڵ خۆمە ئەزمونونەکە بکەین پێکەوە ئەمە گرنگە بوتم مامۆستا کازم بڕیارە مامۆستاکان لەگەڵ ئێوەیە بەردەوام من لە کارەکە و لە کاتی بەرهەمێنانی کارەکەیە خۆی قەرارێکی وانە بەڵام خۆیان لەسەر ئەرکی خۆیان داواکەن کە کۆنتاکتمان بمێنێت هەروەها پێکەوە سەیری سیناریۆکان بکەینەوە چاکتری بکەین و باشتری بکەین ئەگە وەکو قەرارێکی وانە بەڵام خۆیان لەسەر ئەرکی خۆیان لە دوای ئەوەی کە زانیت یەکەم بووی ناوەکان ئاشکراکرا قسە لەگەڵ مامۆستا کازم کردەوە لەبەرەوەی کە بەڕێزیان ڕۆشت بوونەوە گەڕا بوونەوە بەڵێ گروپمان هەیە گروپی واتساپی گروپەکەی خۆمان ئەوان لەگەڵ مامۆستا کازما بووین یەکسەر لێ پیرۆزبایی لێ کردم و هەروەها لە تۆڕی ئینستاگرام لەوێش شەیری کردبوو زۆر بە خۆشحاڵیەوە بەڵە قسەم لەگەڵ کردەوە و پیرۆزباییشی لێ کردم هەروە منشتپاسم کرد دەستە خۆش بێت کاک زاگرۆس لە فۆرومی فیلمی زارێ چی فێر بوویت کە پێشتر نەتزانی بێت و هەرگیز بیرت نەچێتەوە لە ئەو شتێکە زۆر زۆر سوودم لێبینی ینی کە بیرۆکێت هەبێتن ئەبێ بە تیمۆڕکیشکەی لە ڕێ مناقەشەوە تۆ بیرۆکات ئیمپرۆڤە بێتن ینی تاکە ڕێگەی چارەسەر بۆ سیناریۆ سکرێپیان هەر بیرۆکێتە بێت تو هیچ بێ تیمۆڕک بکەی ینی هەر لە خۆتۆ شتێک بنووسی ئەتوانی بەس ئەبێ شتێکی زۆر دەگمانە بەڵام کە مناقەشە لەگەلێکی تایبەت کاتێک لەگەڵ مامۆستای کە ئەزمموی زۆری هەبێتن و ئەکادمیش بێتن ئەمە زۆر باشە و شتێک تریش کە تۆ خەڵات بەیان خەڵات نەبێ ئیتر کە ئەگەڕێیتەوە بە خاوەن سناریۆیەکی حازر ئەگەڕێیتەوە هەر کاتێک بتانی ئەتوانەوەش فێرەکری کە چۆن فانت وەرەگیری ئەوە نییە تەنیا لە فۆرمی زارێ بێت ئەو ستایلت فێرەکەت کە چۆن فاندوەگری کە فاندەکەت وەرگێت خۆت سیناریۆکی ئامادەکراوتەیە ئیتر فیلمێکی بەدروستەکەی باشە فۆرومی فیلمی زارێ و هاوشێوەکانی تا چەند پێویستە بۆ ئەوەی کە سینەمای کوردی بەرەو پێشەوە بەرین خۆی پرۆژێ ئەوە زۆر زۆر پێویستە لەبەرەوەی ئێمە شتێکمان کە یەک دنیا فیلممان هەیە لە هەمان ژانڕان بەڵام لەبەر ئەوەی مۆرکی خۆیتیانە زۆر لەو دەرهێنەرە کە لە دەرەوەی کوردستانن ئەڵێن ئێمە فیلمی کوردی هەموو وەکیەکە ینی ئەم ڕەخنیان هەیە کە فیلمێکی کوردی ئەبێنم ئیتر هەموو فیلم تەواو وەکویەکە لەبەرەوەی هەمان پرسی ئەو پرسانی کە لە مێژووی کووردە هەیە ئەتوانی بەو پرسە دروستکەی بەڵام بە مۆرکێکی جیاوازتر و ئەم پرۆژەکە لە ئەبێ نووسین بێتن کە تو نووسینی تا بێتن لەسەر نووسینە ئیش بکەی زۆر باشی بەس ئەو خاڵەمان پێویستە نووسینمان پێویستە چکە هەر کاتێکە یەکە بینی کە کامێرە هەیەیان هەیە ئەبێ بە دەرهێنەر ئەبێ بە سیناریست تر هەم ئەبێ بە پرۆدیوسەر بەڵام لەگەڵەوەشە ئەتوانێت بڵێن لەوەی کە ئەم پرسە گرنگانەی کورد و ئەم چیرۆکە جوانانە لەوەی کە چەندین ئێمە دەرهێنەری بەتوانامانەیە سیناریۆ نووسی جوانی بەتوانامانە لەوەی کە توانیوانە ئەم فیلمە کوردیانە بەرهەم بهێنن و لەگەڵەوەشە زۆر بەشیان لەوانە کە ئێستا مامۆستا بوون دەیان لە فۆرمی فیلمی زارێش لەوەی کە بتوانن ئەوانانە بێ ئەوە بڵێنەوە کە تەکنیکەکانی سیناریۆ نووسین وەروە بەرهەمێنانی باشترین فیلمەکان بێتە بەرهەمهێنان خات و سۆس تۆ چی فێربووی لە فۆرمی فیلمی زارێ کە پێشتر نەتزانی بێ بەڵێ من وەکو تەلەڤەی تەلارسازی خۆم تەلەڤەی تەلارسازیم هەردووتان کارەکەتان وەبزانم زۆر دوورە لە ئەمەی زاگرۆز زۆر دوورە ئەوەی زاگرۆز باسیەکەین چکە زۆر دوورە لەوە بەپێی ئەوە بەڕاستی ئەزمونێکی زۆر تازە بوو بۆ من یعنی بۆ ڕادێ تازە بوو کە
هەنوجار لە دەرسەکانە هەست بکرد کە من هیچ شتێ نازانم بەو ڕادەیە بەڕاستی ئەم فۆڕمە هەم ئەزمونێکی زۆر باش بوو وابوو کە وەکو بڵێ لە ئاستێکەوە گیانمێ ئاستێکی زۆر بەرزتر کە ئەمە بۆ خۆی جیشانازیە بۆ من پێ دوایە پێویستیەک بوو ئەمە پێویستیەک بوو کە پێویست بوو هەبێت بۆی کە بیرۆکەی نوێ سیناریۆی نوێ و ئەو کەسانی کە بەهرەمەندن خوازیارن لە فیلمە کار بکەن ئەوانش بێنە پێشەوە بەتەکیت بەڕاستی ئەمە تەنها خولیایەکی من بوو کە من بەشداریم کرد بەڵام سپاس بۆخوا کە بردمەوە یعنی من ماوەیەکی زۆر بوو دوور بووم لەم شتانە بەڵام کە کاتی ئەمەم بردەوە ڕاوبۆچوونێکی ترم هەیە ئێستا یعنی هەوڵێم لەگەڵ کارەکەی خۆمە ئەم کارەش بگرمە ئەستەی خۆم بۆیە ئەمە زۆر هەلێکی باشە بۆ گەنجان ئینشاءڵڵا لە ساڵانی ڕابردووە من وەکو پێشتریش باسم کرد حەزەکەم وەکو پشتیوانیەک بۆ ئەوان بەشداری بکەم لە فۆڕمی زارەیە من هانی گەنجەکانیش ئەم ئەوانەی کە بیرۆکەیەکەواتە ساڵانی داهاتوۆژە فۆڕمەکە هەبێت و بەشدارە بیت بەڵام پشتیوانێکی ئەو کەسانابی کە بەشدارە بوون بە خۆبەخشی بۆنا بەشدار ئەبم لەوەیە و هانی گەنجانیش ئەتەم بەڕاستی کە لەم هەر کەسێکی بەهرەمەند بیرۆکەیەکی هەیە کە لەم فۆڕمەیە بەشداری بکە چونکە بەڕاستی فۆڕمێکی زۆر کوردانە و جوانە زۆر باشە بۆچی بڕیارت نییە لەوەی مادام حەز و خولیایەک بۆ بەهرەیەکە تیاتا بووە بچیتە بەشی فیلم سازی لەوێ بۆ ئەوەی زیاتر برەوە بە تواناکانت بڕێت بۆ زاگۆزی باش وڵاهی خۆی چی بڵێم ئێستاش دەتوانیت هەندەسەش بەشێکی ئارتە ئەوەی ڕاستی بەیانی بەتایبەت تەلارسازی بەشێکی زۆری ئارتە ئەوەی کە من لە تەلارسازیەوە فێر بووم ئەو ڤیژنەی کە لەوە هەمە یعنی با بڵێم ڕێخۆشکەریش بوو بۆ ئەم شتە بەڵێ ئەویش هونەرێکە خۆی باشە تۆ بەشەکەت هەردوو هەم ئەو بەشەی کە بۆی چویت هەم ئەو حەزەی کە خۆت هەتە بۆ بواری فیلم یەکە گرێتەوە تقریبان بەڵام ئەوەی تۆ زانستە سیاسیەکان وایە باشە لەگەڵ فیلمە من خۆم کە لە قوتابخانە بووم شانوم دروستە کرد بە یەکۆ لەگەڵ هاوڕێیان زۆر دەمێکە حەزت بۆ کاری هوەری هەیە مەسەلەن لەو پرسانی کە پرسی ئاڵای کوردستان شتێکمان دروستە کرد بە یەکەوە لە پرسی پێشمەرگە ئوترا ئەو پرسانی کە لە قوتابخانە دەگرێت تۆشە بێت چاڵاکی بکەیت ئیترا لەوێ دەستم پێ کرد ئیتر کە ڕۆژمە زانستیەکان بە حەزی خۆم بۆ ڕۆژمە زانستە سیاسیەکان بەڵام ئەم بوارە زیاتر تۆزێک زۆر بەرجەسەیە لەگەڵ منە و لەگەڵ بەردەوام تا ئێستا هیواداری نەر بەردەوام جامێت بۆ چوونەکەشم لەوانەیە جیاواز بە خۆی سیاسەتیش بەشێکە لە هونەرەوەی شەر هونەرە لە دهۆ کڵەبێکتان دروست کردووە با باسێک لەو کڵەبە بکەین ئێمە بە کلتوریکردنی سینەمای کورد بەر لە 3 ساڵ کڵاپێکمان کردوتەوە هی سینەمای نیووەیڤەکانی ئەو سەردەمە هەموو پێنجشەم فیلم نمایشەکەن فیلمەکە بە خۆڕایە بینە دەتوانێت بێت کە سەیری فیلمەکەین ئەو فیلمانن کە زیاتر ئارت هاوسن کلاسیکن کە ئەبینین خەڵک باش دێتن و کە سەیری فیلمەکەکەین دوای فیلمەکە زیاد بوو سەعاتێک 40 دقیقە مناقەشە لەسەرەکەین ئیتر هەر ئاوە دەستان خۆش بێت دووبارە پیرۆزباییتان یەکەین و بە هیواین زوو دەستکەن بە کارەکانتان و کاری باشتریشتان فیلمەکانتان ببینین بەزوی زۆر سپاس بۆ ئامادەبووندان دووبارە هیوای سەرکەوتنتان بۆ خوازیین